پارلمان عراق پشتی کشمکا زاوا فراکسیونان توایا ماده و برگین پروژه یاسا بودجه سال 2017 عراق پجراند. سروک پارلمانی جی نوشارد که پروژه ای سال آریشین زاف هبون به تایبت پشکا کردان ده بودجه و پرسا حجدا شعبی لیکارینه به سر وان آریشان دا بسر کون. بإتمام مشروع قانون الموازنة الاتحادية لسنة 2017. سپاس بۆ خوا بە جوودی هەموو لایەک توانیمان ئەمڕۆ پرۆژە یاسای بودجەی ساڵی 2017 پەسەند بکەین و بەسەر هەموو کێشەکانی نێوان لایەنە سیاسیەکان زاڵ بین. جێگای خۆیەتی سوپاسی هەموو ئەوانە بکەین کە هۆکار بوون بۆ تێپەڕبوونی یاساکە بەتایبەت لیژنەی دارایی. دەمەوێت لێرەشەوە داوا لە لایەنەکان بکەم کە لە نێوان خۆیاندا ڕێک بکەون تا لە کاتی جێبەجێکردنی مادەکانی یاساکەدا کێشە بۆ حکوومەت دروست نەبێت. ده پروژه یاسا بودجه دا پیشنیارا فراکسیونن یکتی و گوران و کومال تایبت به پشک هرمه هاده بنجه کرن که فراکسیونا یک گرتوجی پشتوانی لیکره. لی فراکسیونا پارتی رد کرو بایکوتا رشنا روژا اکشنبی کره. پشتی پجراندنا توایا ماده و برگن پروژه جی هر چار فراکسیونن کردی ده کنفرانسا که نوچه دا راگهاندن. اول سر ملیوان بو برانبر خلک کلوسنه بجه آنیه. و داخوازه هر دو حکومت هرمی و ناوند کن پابندی لافهاتنه بن. لێرەوەی مەداوە لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە پەلە نەکەن لە ڕەتکردنەوەی دانیشن وەفدی تەفاوز بنێرن و بتوانین بگەینە نەتیجەیەک. ئەم یاسایە وەکو ئەوەی تر ئەوە نەفەرقی نیە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان التیزام بکا بەناردنی ئەو نەوتەی لە هەرێم و ئەوەی کە لە کەرکووکەیە تەحدید کراوە لە ڕێگەی سۆمەوە هەموو شایستە دارایەکانی خۆی وەرەگرێ بەپێی ئەو جەدوەلانەی کە خۆی داوایە کرد کە ئەمە هەنەک موچەی فەرمانبەران و وزارەتی ناوخۆ موچەی کۆمەڵایەتی و شەهیدان و هەمووی ئەگرێتەوە. لە دەرەوەی اتفاقی نەوتی لە دەرەوەی ئەمە نەسێک بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دانراوە کەوا ئەو مەبلەغەی لە وەزارەتی دیفاع تەخسیسە کرێ بە تەواوەتی نووسراوە کە زەمانی راتبی و زامنی موچەی هێزی پێشمەرگەی کوردستان بکە. لەگۆری پرۆژە یاسای بودجە گشتی عراق بە 100 تریلیۆن دیناران هاتیە خەملاندن و ژوی قاسیجی 21 تریلیۆن دینار کورد ئانیە و بودجەجی پێش بێ داهاتێ پەترۆلێ گرێدەیە و بایە هەر بەرمیلەکە پەترۆلێکی بێ 42 دلاران هاتیە خەملاندن و دو بودجەدا پشکا 117 هەرێمێ وەکو خومایە.